پشکنینی کۆرۆنا لە تاقیگە حکومیەکاندا دەکرێتە خۆڕایی و لە نەخۆشخانە تایبەتیەکانیش نرخەکە کەم دەکرێتەوە. دوجار و پاش شاوەڕوانێکی زۆر لیوا هاوبەشەکان سێموچەکەی هاوپەیمانان وەردەگرن. کۆمپانیای فەیسبوک واز لە دۆناڵد ترەمپ ناهێنێت و بەردەوامە لە سزادانی. سڵاوتان لێ بێ، هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. هەواڵەکان کەمێک جیاوازن، ئەمڕۆ دڵخۆشکەرن. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم ئاشکرای دەکات پشکنینی تاقیگەی لە نەخۆشخانە و تاقیگە حکومیەکان کراوەتە بێ بەرامبەر و لە نەخۆشخانە ئەهلیەکانیش نرخی پشکنین کەم کراوەتەوە. بە گوێرەی ڕاگەنراوێکی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم پشکنینی تاقیگەیی بۆ توشبوانی کۆرۆنا و گومان لێکراوان بە خۆڕایی دەبێت لە تاقیگەکانی کەرتی گشتی حکومی و لە تاقیگەکان و نەخۆشخانەکانی ڕێگە پێدراوی کەرتی تایبەتیش نرخەکان بە ڕێژەیەکی زۆر کەم کرایەوە. لە ڕاگەنراوەکەدا ئەوەش هاتووە بڕیاری وەزارەتی تەندروستی لە پێناو بەرژەوەندی گشتی هاوڵاتیان و ڕەچاوکردنی دۆخی ئابووری و گونجاندنی ئێستای خەرجی و نرخەکانی پشکنینی تاقیگەیی بۆ ڤایرۆسی کۆرۆنا دوای پێداچوونەوە بڕیارترا بە بەردەوامبوونی ئەنجامدانی پشکنین بۆ نەخۆشانی کۆرۆنا. جەخت لەوەش کراوەتەوە لە تاقیگەکانی کەرتی گشتی بە خۆڕایی لەگەڵ کەمکردنەوەی نرخەکان لە تاقیگەکانی ڕاوێژکاری و تاقیگە و نەخۆشخانەکانی ڕێگە پێدراوی کەرتی تایبەت ئەهلی با ڕێژەیەکی بەرچاو دەبێت. موچەی لیوا هاوبەشەکانی پێشمەرگە لەلایەن ئەمریکاوە دابین دەکرێت گەیشتە هەرێم و ڕاستەوخۆ دەست بە دابەشکردنی کرا. وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند لە دوای چاوەڕوانێکی زۆر موچەی لیوا هاوبەشەکانی پێشمەرگە گەیشتۆتە هەرێم و ڕاستەوخۆش دەستیان بە پێدانی سێ موچە بەیەکەوە کردووە. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە میانی کۆبوونەوەی وەزیری پێشمەرگە و ڕاوێژکاری سەنتەری هەماهەنگی هاوپەیمانان لە هەرێمی کوردستان لەلایەن تیمی هاوپەیمانانەوە وەزارەتی پێشمەرگە دڵنیا کرایەوە کە کێشە و لەمپەڕەکانی بەردەم پێویستیە داراییەکانی هێزی پێشمەرگە چارەسەر کراوە و پێویستیە دارایی و لۆجستیەکانی ئەو هێزەش لەلایەن هاوپەیمانانەوە بەردەوام دەبێت. بە بۆنەی پەسەندکردنی بودجێی عێراقەوە هەریەک لە سەرۆکی پارتی و هاوسەرۆکانی یەکێتی پەیامیان بڵاو کردەوە و با هەنگاوێکی باشی دەزانن. مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بە بۆنەی پەسەندکردنی بودجێی گشتی عێراق پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند پەسەندکردنی بودجێی عێراق هەنگاوێکی ئیجابیە و بە ئاڕاستەی دروستە. بارزانی لە پەیامەکەیدا دەڵێت بە بۆنەی پەسەندکردنی بودجە لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دەستخۆشی لە گشت لایەنە سیاسیە کوردستانی و عێراقیەکان دەکەم. لەلایەکی دیکەوە پاڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەیامێکیدا لەبارەی پەسەندکردنی بودجەوە ڕایگەیاند پەسەندکردنی بودجە هاندەرێکی باش دەبێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی دیکەی نێوان هەرێم و بەغداد. هاوکات لە هوشێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتی لە ڕاگەنراوێکدا پەسەندکردنی بودجێی عێراقی بە هەنگاوێکی باش وەسف کرد و دەستخۆشیشی لە تیمی دانوسکاری حکوومەتی هەرێم کرد بۆ ئەو کارانی لە چەند مانگی ڕابردوودا ئەنجامیان داوە. دوێنێ پەرلەمانی عێراق بە زۆرینەی دەنگی پەرلەمانتاران پرۆژە یاسای بودجێی گشتی عێراقی بۆ ئەم ساڵ پەسەند کرد. وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند تورکیا و گروپە چەکداریەکانی هاوپەیمانی لە ڕۆژئاوای کوردستان تاوانی جەنگیان ئەنجام داوە. بە پێی راپۆرتی ساڵانەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەبارەی مافەکانی مرۆڤ لە جیهان، تورکیا و گروپە چەکداریە سووریەکانی هاوپەیمانی تاوان و پێشێلکاری زەقیان دەرحەق بە هاوڵاتیانی کورد لە ڕۆژئاوای کوردستان ئەنجام داوە کە هەندێکیان دەگەنە ئاستی تاوانی جەن لە راپۆرتەکەی نووسینگەی دیموکراتێت و مافەکانی مرۆڤی سەر با وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەربارەی دۆخی مافەکانی مرۆڤ لە ساڵی 2020دا هەموو ئەو تاوان و پێشێلکاریانەی سوپای تورکیا و گروپە چەکداریە سووریەکانی هاوپەیمانی ئەنکەرە لە سووریا و ڕۆژئاوای کوردستان ئەنجامیان داون دیکۆمنت کراون بە تایبەت بە ئەنجامگرتنی هاوڵاتیانی مەدەنی کورد و ئێزیدیەکان. هەر لە راپۆرتەکەدا هاتووە دیارترین ئەو پێشێلکاریانەی هێزەکانی سەر بە تورکیا دژ بە هاوڵاتیانی کورد لە ڕۆژئاوای کوردستان ئەنجامیان داوە بریتین لە دەستگیرکردنی بە زۆرەملێ، شوێن بزرکردنی زۆرەملێیی، مەدەنیەکان، ئەشکەنجەدان، توندوتیژی سێکسی، بە زۆر دەرکردنی خەڵک لەسەر ماڵەکانیان، دزی و دەستگرتن بەسەر موڵکی تایبەتی هاوڵاتیان. کۆمپانیای فەیسبوک بەردەوامە لە سزادانی دۆناڵد ترەمپ. سەرۆکی پێشووی ئەمریکا جارێکی دیکە لەلایەن کۆمپانیای فەیسبوکەوە گرتەیەکی ڤیدیۆیی سڕدرایەوە کە لەلایەن هاوسەری کوڕەکەیەوە دانرابوو.
دوای ئەوەی لارا ترامپ هاوسەری ئیریک ترامپی کوڕی سەرۆکی پێشووی ئەمریکا چاوپێکەوتنێکی ڤیدۆیی دۆناڵد ترامپی لە فەیسبووکی خۆی بڵاو کردبووەوە، بەڵام کۆمپانیای فەیسبووک چاوپێکەوتنە ڤیدۆکەی ترامپیان سڕیەوە. کۆمپانیای فەیسبووک لەبارەی سڕینەوە چاوپێکەوتنەکەی ترامپەوە دەڵێت هەموو ڕەنگ و دەنگێکی ترامپ بە گوێرەی بڕیاری کۆمپانیاکە لا دەبرێت لە سەرەتای ئەم ساڵەوە پاش ڕووداوەکانی هێرشکردنە سەر کۆنگرێسی ئەمریکا. ترامپ لە زۆرینەی تۆڕە کۆمەڵایەتیەکان سزا دراوە و مافی بڵاوکردنەوەی هیچ بابەتێکی پێنادرێت. سەرژمێری دانیشتوان لە عێراق و هەرێمی کوردستان دوا دەخرێت. سەرۆکی دەستەی ئاماری هەرێمی کوردستان ئاشکرای دەکات ئامادەکاریەکانی ئەنجامدانی پرۆسەی سەرژمێری دانیشتوان لە بەغدا و هەرێمی کوردستان سادێ و لەو ئاستەدا نییە ئەمساڵ بتوانرێت پرۆسەکە بەڕێوە ببرێت. سیروان محەممەد سەرۆکی دەستەی ئاماری هەرێم و ئەندامی ژووری پرۆسەکانی ئەنجامدانی سەرژمێری لە عێراق با ڕۆژنامەی سەباحی نیمچەفەرمی عێراقی وتووە بەهۆی دۆخی دارایی و تەندروستیەوە بەڕێوەبردننی پرۆسەی سەرژمێری دانیشتوان لەم ساڵدا زۆر قورسە، جگەلەوەی ئەو بڕەپارەی بۆ سەرژمێری لە ناو بودجەدا جێگیر کراوە نیوەی ئەو پارەیە کە بۆ پرۆسەکە پێویستە. باسی لەوەش کردووە ئەو فۆرمەی بۆ ئەنجامدانی سەرژمێری بەکاردەهێنرێت هێشتا بە تاواوەتی ئامادە نەکراوە و نەخراوەتە بەردەم دەستەی باڵای سەرژمێری دانیشتوان. هەواڵەکانم پێشکەشکردن بە هیوان بەختەوەربن.